بنێوی خدای بەخشندە و میهرەبان عەزیزان خۆشەویستان ئەو شەوێکی دیارە خۆشە ڕێککەوتی 11 ساڵی 2019 ئێمە کۆڕەکی دۆستانەمان پێکەنەوە دانیشتێک دانیشتوون بۆ سازدانی هەجێکی منزیلانە بۆ پرایزەدا عەزیزمان کاکە ئەمە ساڵی خۆشەویست پێشکەشە بە کاکە ئارام چاوڕەش کاکە ڕزگار سایلۆ کاکە مەلۆی باداوان کاکە سوڵتانی مامدەهامی کاکە عەمەر ڕیشە و کاکە سەید ئاکۆی خۆشەویست پێشکەشە بە کاکە دیار سایلۆ کاکە ڕێبین گرتە سۆری هەرچی فیلم بەدارەکەی سەرشانی کامێرەوان کاکە عەڵوەت منتق دەست و پەنجەی ئۆڕژەن مامەزانێر کوردی نەنجی زوڵاڵی کاکە عەلی زیرەک بە هاوکاری براتان ئامانجی زیبا مێدەوارم بەدڵی کاکە عەمە و هاوڕێ و خۆشەویستانی بە یادی زوتیار ئازادی شاد ئەوەش بە داواکاری گرای خۆشەویستم کاکە ڕزگاری سایلۆیە اوفو آخ یارم قاقسيك أنوس بخويني ذلي قاقسيك أنوس بخويني دلي دايدا بابا شمال بيما بولي نالا لايدام بابا شمال بڵێ چون پێچ و پەنای قوربان هەتا نەکەوتمانە گۆشەی زیندان هەتا نەکەوتمانە گۆشەی زیندان هەرگیز نەمەگر من قەدری ژیان ئێستا گەیشتم لە دنیای جوانیە ئێستا گەیشتم لە دنیای جوانی ژیان بەهەشتا ڕزگار قەدری بزانیە بويني بلبل بندم لقفاز بويني بلبل بندم لقفاز سيجان دابراو ليار لخزمو كزيخ
مالم خدای